شێوەیەکی گشتی لە 12 نیوەڕۆ بەولایەوە تقریبا ڕێژەی دەنگدەر لە هەر یەک لە بنکەکان ینی بە تقریبی وەربگرین لە 1970 ڕێژەکە بەراورد بە ساڵان ڕابردوو بۆ کاتی نیوەڕۆ بەرز نییە زۆر نیە ڕێژەکەی زۆر بەرزە و بەڵام هەم جیهازەکان ئاسوودەترن لە ئیشکردن هەم خەڵکەکە ینی نیزامیترە. ساڵانی ڕابردووەمان بینی قەرەباڵغی هەبوو دایمە لە بنکەکانی دەنگدان ئەم ساڵ ئەو قەرەباڵغیە نییە ئەمە چییە نەمانی و قەرەباڵغی هۆکارچیە جیهازەکان بە شێوەیەکی باشی شەکە ئەنێەوە هۆکار بۆ بۆی پرۆسەکە بە خێرایی بە تەئکید بەڵێ جگەلەوەی کە ڕێژێ بەشداری 75 هیچ مەکتەبێکمانە یان هیچ بنکەیەکی دەنگدان هەیە ڕێژەکەی نزیک بوو بێت لە تەواو و نزیک بێتەوە لە 100 هەیە وێزگەن هەیە ینی تقریبا سەردانی چەند وێزگەیەکم کرد وێزگە مابوو هەتا 40 نەفەرێکی مابوو یان حسابکە خلاص بوو ئەگەر بێن 40 نەفەر ئیشی نیو ساعتیە حسابکە 2 ساعتیەک و دوی خلاص بوو ینی چاوەڕێیەکەن پێشەوەی وادەکە تەواو بێ بەخۆی پێش وادەکەی هەموو دەنگدانەکان کۆتایی دێتن تاکید بڵێ ئەوانەی کە نەهاتوونە لە ئەرکن وەکو بەرگری شارستانیە پۆلیسە هەتا شوێنیان تەبادلەکەن ئەگەرنا ڕێژەکە زۆر زیاتری شەبوو.